سڵاوتان لێبێت و هیوام وایە سەرکەوت و سەرفراز بن. ئەمڕۆ لە دووەم ڕۆژی پێشانگای نێودەوڵەتی هایتێکس 2023 لە پۆدکاستی دووەم ڕۆژدا لەگەڵتانین بە میوانداری یەکێک لە ئەستێرە دراوشاوەکانی سۆشال میدیای کوردی لە ئێستاە کە ئەویش کانی خانە. کانی خان زۆر بەخێر بێت. زۆر سپاس، زۆر مەمنون کاک گۆران. کانی خان لە پێشانگای تەکنۆلۆژیاین ئەمەوێت بپرسم بینت لەگەڵ تەکنۆلۆژیایەت چۆنە و کانی و تەکنۆلۆژیا چیمان بێ ئەڵێن؟ ڕاستی ئێستا تەکنۆلۆژیای بەشەکی هەموو بەشی گیانی ئێمەی وەرگرتێ خۆتە زانێت تر هەموو شتێک لە ڕێگای تەکنۆلۆژیاوە کرێ بە تایبەت ئێستا کە موبایل لە دەستی هەموو کەسەکە، ئینتەرنێت و سۆشڵ میدیا لە دەستی هەموو کەسەکە. هەمیشە تەکنۆلۆژیا هاوڕێیەکی زۆر باشی من بۆ ڕاستی، چونکە لە دوو بەشی ژیانم باڵێن لە دوو خاڵی ژیانم کە زۆر پێویستم بە کەسێک بۆ هاوکارم بی کەس نەبوو هاوکارم کە تەکنۆلۆژیا هەمیشە ئەو شتە بوو کە هاوکاری کردم کە بۆ خۆم دیسان بتوانم یعنی شکستەکەم دووبارە نەکەمەوە بتوانم خۆم بەرەو پێشەوە بم. یەکەم جار کە زۆر حەسم بەو شتەی کرد ئەویش 2003 بوو، سڵفی هەفتی لە پۆلی هەفت بووم، یعنی هەرزەکار بووم ئەو کاتی کە چوینە ئوردن ئەمە لە بەغدا دانیش بووین. تووشی ئەو شۆکە بووم کە هەستم کرد بە فەرقی مستەوای من لە ئینگلیزی لە زمانی ئینگلیزی دەڵێم لەگەڵ ئەوانەی هاوڕێکانم کە لە ئوردنن کە تەواوی ژیانە هە لە ئوردن بووە. ئیتر یعنی کەس نەبوو هاوکارم بی فێری ئینگلیزیم کە. تۆ هەر عەرەبی خوێندووە؟ بزەوت هەر عەرەبی و کوردیەکەش ئەو لە داکم بامزانیتم. جیهازەکە بوو زۆر گچکە بوو کاک گۆرانەکە بەبیری دێ بەکارمان دەیە ناوی ئەتڵەس بوو. قاموسێکی ئەلکترۆنی بوو، بەس ئەوم هەبوو، نە مۆبایلم هەبوو، نە ئینتەرنێتم، نە کۆمپیوتەرم هەبوو لە ماڵێ، نە کەسێک هەبوو لە ماڵێ یارمەتیمدا، نە مامۆستا ئامادە بوو یارمەتیمدا و نە هیچ کەسێک. ترانسلیتەر بوو لە بینی عەرەبی و ئینگلیزی؟ ترانسلیتەرەکە بوو لە بینی عەرەبی و ئینگلیزی. بۆ خۆم هەر شتێک لێ تێنە دەگەیشتم دەچم بەو ئەتڵەسەی خۆم فێری ئینگلیزی کرد. مەبەستم بەو تەکنۆلۆژیایە بەسیطی کە لە سەردەمی من بوو ئەو کات کە لە بەدەستم بوو توانیم بەکاری بینم هەتاکو وەردە و دەخۆم فێری ئەو زمان ئینگلیزی کە ئێستا بوویتمە مامۆستا ئینگلیزی. خاڵی دووەم کە بابرێن ئەو نقطەی دووەم لە ژیانم کە هەستم کردم ضرورە کە تەکنۆلۆژیا هەبی لە بەدەستمان و بە جوانی بەکاری بینین. ئەویش کە 2014 تەخەرجم کرد لە جامعەی ئوردنی لە بەشی ئادابی ئینگلیزی، ویسم ببمە مامۆستا. جا یەکەم ساڵم وەکو مامۆستا کاک گۆران ئەم شکستم هێنا. زۆر بەم سەقەفانە بەڕایان کردم لە مەکتەبەکە، پاشۆی کە عەقدەکەم تەواو بوو بۆ ساڵێک بوو، ئیتر لۆیان نوێ نەکردمەوە. دەمزانی کە مامۆستایەکی باش نەبووم، دەمزانی کە کۆنتڕۆلی کلاسەکەم پێ نەدەکرا، ئیدارەم پێ نەدەکاندم، دەزانی ئەو منداڵ بوون ئەوجا سڵفی یەک و دووی ئیبتیدائیان دابوو، من گرید 1 و 2 نەمەزانی بەجددی یعنی چۆن فێری ئینگلیزیام بکەم لە ئەو تەمەنەی. ئەوش لەبەرەوەی بەخۆم لەو بەشێکە خوێندیتم چکە ئاداب بوو، دەرسێکمان نەبوو ئەسالیبی تەدریس بی یان تەکنیکەکانی وانە گۆتنەوە بی. ئەلموهیم ئەوە دیسان بە خۆم فێرکەم، چونکە نە ئیدارە ئامادە بوو ئەو وەختە تەرخان بکە ترێنینگت بکە فێرت کە کو ببی بە مامۆستایەکی باش، نە کەسیش لە مامۆستایەکان حەزانی بوو فێرم کە. ئیتر دیسان ئەوە بخۆم لەو عوتەی لە بینی ساڵی یەکەمی ئیشکردنم لەگەڵ ساڵی دووەم پێشەوەی تەقدیمی مەکتەبی تر بکەم 3 مانگ هەیە ئی عوتڵەی هاوین تەواو تەرخانم کرد ئەو 3 مانگەی هەموو ڕۆژ لە بەیانی هەتا ئێوارە خۆم و کۆمپیوتەرەکەم ئەو کات کۆمپیوتەر و ئینتەرنێت و ئەو شتانەم هەبوو بەکارمینە هەتا تەکنۆلۆژیات هەر بەکارێنە. ئەو کاتیش دیسان هەر ئیسیفادەم کرد لەو بابرین لەو چەند ئامێرەیە بەسیطەی کە لەبەردەستمەویش لاپتۆپێکی ئاسایی و ئینتەرنێتێکی بەسیط یوتیوب و گوگڵ و ئیتر بخۆم خۆم فێرە کرد هەتاکو زانیم چ تەکنیکە گونجاوە چ شتێک باشە و هەتا ئەم ڕۆژەش هەر خۆم ئەپدەیت دەکەمەوە، چونکە وەکو باسی کرد لەسەر سەردەمی تەکنۆلۆژیا لەسەر سەردەمی سۆشڵ میدیا ڕۆژانە ئەپدەیت دەکرێت، مێشکی ئینسانیش دیقەتمدا لەگەڵ ئەو ئەپدەیتانە ئەگۆڕێ. ئەوی جاران گونجاو بوو ئیشیە کرد 2 ساڵ پێش ئێستا ئیش ناکە. ئەبێ پێویستە یعنی هەموو دەبێ مامۆستاکانمان خۆیان ئەپدەیت بکەنەوە لەوڕێی تەکنیک و ئەسالیبی تەدریسی نوێ. بەڕای تۆ ئێستاکە مامۆستای ئێستاکە لە کام پلاتفۆرم لە کام شوێن لە کام جێگا ئەتوانێتن ئیسفادی لێ بکاتن بۆ ئەوەی کەوا ئەو شتێکەوە هەیەی بەو گەنجەی بگەێنێتن بەو پەروەردشیاری بگەێنێتن کەوا لە بەردەستێتی. من لەگەڵ ئەوەمە کە هەموو شتێک بەکاربینین باشە یعنی مثلا شتێک نێ پێت بڵێم نەوع پلاتفۆرمێکی سۆشڵ میدیایەک مثلا بڵێم ئینستاگرام باشترە لە فەیسبوک با خراپترە باشترە لە تیکتۆک زۆر خراپە نازانم نەتوانم ئەو شتانە بڵێم، بەڵام وەکو من
شوێنی خۆم دۆزیوە کە لێرە لە کوردستان خەڵک زۆربەی بەکاری ئینستاگرامی بەکاردێنی ئەو مجتەمەعا یاخود ئەو کەسانی کە ئەمن هەدەفمە بگەم بەوان زیاتر لەسەر ئینستاگرامن هەر کەسە ئیتر ئەو جێی هەڵبژێر کرد بۆ خۆی گونجاوە ئەبێت تۆ بزانی ئامانجەکەی تۆ لە چی شوێنێکە بچیتە ئەو شوێنە خزمەت بکەیت بزەبەت یعنی ئەم کە ڤیدیۆیەکی دروست دەکەم ڤیدیۆیەکەی دانم ئەزانم ئەو ڤیدیۆم بۆ چێە ئەگاتە بەو نەفەرانەش کە هەدەفیانە پرسیارێکەیە لای زۆربەی خەڵکیاڵێن بۆ سۆشیال میدیا زۆر بەکارهێنی بۆ تۆ زۆر سۆشیال میدیا بەکارهێنی ئەمن یەک لەو کەسانم کە سۆشیال میدیا زۆر بەکاردێنم جارێ لەگەر هەبوونی ئەو پەیجەی خۆم هەندەی دی لەبەرەوەی ئەزانی کووە کاگۆران سۆشیال میدیا زۆر مغڕیە لە ڕووی ئەوەی ڕسم و ڤیدیۆ و ئەپدەیت و ژیانی پرایڤت خەڵک نەشر ئەکەوە و حەز لێ ئەگات لە هەموو ئەپدەیتێکی بی و دەتەوێت هەموو شتێکی ببینی ئەوە وەت لێ دەکات تایبەت ئەو ڕیلانێک کەوە دوای یەکترن ئەوە زۆر وەت لێ دەکات دەبینی لە پڕ ساعتێک دو ساعتت لێ ڕۆشت و ئەگاشت لێ نییە بەڵام ئەمن کە هاتمە ناو جیهانی سۆشیال میدیای کە تەمەشام کرد 2017 کە هاتمەوە کوردستان لە ئوردنەوە هاتمەوە دیقەتی ئەوم دە سۆشیال میدیای کوردی کۆنتنتێکی یەکجار زۆری هەیە کە بێسوودە و بەتاڵە و هیچ ئیسفادەیەکی تێدا نیە من هەستم کرد یەکەم شت وەکو کوردێک دووەمیش وەکو ئافرەتێک سێمیش وەکو مامۆستایەک ئەکادمی ئەرکەکی زۆر هەیە لەسەر من کە ئەم بتوانم شتێک بکەم لەو مۆزوعی باشە ئەگەر بپرسم لەو ماوەی کەوا تۆ لە سۆشیال میدیایە بوویتە لەو ماوەی کەوا تۆ کۆنتێنتی با بڵێم بۆ ئینگلیزی دادناوە گەورەترین دەستکەوتی کانی لە سۆشیال میدیایە چی بووە؟ کەسانە کەم ناسی لە ڕێگای ئەم پەیجەی خۆم ئینسانی یەکجار زۆر باشن شانازیشیان پێ ئەەکەم وە شەرتیش نیە ئینسانی بەناوبانگ بن یان خاوان بزنسی زۆر مهم بن زۆر کەسانم ناسیە کە متابعی منەکەن کەسانێکی ئاسایینە بەڵام زۆرم خۆش دەوێن چونکە یعنی هەبوونی ئەو کەسانە لەو جیهانە هیواد ئەداتێ کە ئەتوو بەردەوام بی ئیتر لە ڕووی علاقاتەوە طبعاً زۆر قانزاز ئەەکەی ئەوەستەیتەوە لەسەر تو کاک گۆران کو دەتوانی ئەو شتەی بەکاربیینی لە مەسلحەتی خۆت یعنی مەبەستم هەموو شەرنیە هەموو کەسێکی بناسی پێویست ناکە بەڵام ئەکرێ هەندێک کەس هەڵبژێری ئەوانەی کە لەگەڵ فکر و باوەڕی و ئەوەی تو دەگونجێن باسی هیواد کرد کانیەک لە بەغداوە چۆ ئوردن لە ئوردنەوە هاتمە ئێرە و زمانەکەی ینی شێوازی تەقالید و شێوازی ژیانکردنێک لە بەغدا بۆ ئوردن زۆر جیاواز بوو دوایەوە لە خوێندنی عەرەبیەوە بۆ مامۆستای ئینگلیزی دوایەوە لە مامۆستای لە شوێنێکەوە زمانی خوێندنیان کوردیە هات ئەویانە مامۆستای ئینگلیزی بوو لە شوێنێکەوە ئەگەر بڵێم کوردیەکەشی زۆر باش نەبوو لە ناو بۆ ئەم شتانە ئەم نوشستانە با بڵێن هیوایەکی بەکانی بەخشی هیوا لە لای کانی چییە بەخشێتن چی دەلالەتی چییە کاتن لە کانیە ئەزانی کا گۆران کە من هاتمە ئێرە 2017 دیقەت کورسەکانم زیاتر لۆ گەنجانە ینی سەر و 18 ساڵن یعنی زۆر پێم سیر بوو ئەو گەنجی کورد لۆ ئەوەندە بێ هیوا بێ تااقەت هەر پساچی لێکە نازانم یان هەر پساچ لێکەرە هیچ چت کردوونێ هیچ لە وەقتی فەراغی خۆت چەکەی هیچ ئەی چەکەی بەس مۆبایل یان بەس نەرگەلا و کافێ ئەوە وی لێکردم بەجددی یعنی حەز بە و فەرقەی بکەم لە بینی با بڵێن گەنجی ئێرە و گەنجی ئوردن بەڵام بۆ خۆم هەستم بەو غەریبەتی هەمیشە کردیە کاتوو لە بەغدا هەز دەکەی ئۆکەی تەواو ڕاهاتی دیسان وەرە ئوردن دیسان جەوەکی نوێ دیسان لە سفرەوە خۆت دروستکە دیسان لە سفرەوە خەڵک بناسا دیسان خۆت بگونجێنێ لەگەڵ کۆمەڵگەیوان وەرەوە هەولێر کە ئەم قەت لە هەولێر نەژیابم پێشتر وەرە دیسان خۆت بگونجێنە کە ئەو شتانە ئەمدا من هەموو باز دەکەم لە ئەو کەسانێک بابرێن تەڵەبەکانی کە هەز دەکەم بێهی وا بووینە لێرە هەموو دەمێ ئەو حقاتانێ بۆ دەجێڕمەوە ئەو ستۆریانی کە لە ژیانی منەوە هەتاکو پێیان بڵێم هیچ شتێک لەو دنیا بە ئاسانی نایە بەڵام ناکرێ ئەتوش لەگەر هەر شتێک و دانیشیت هەوڵ نەدەی ئیتر بێهی وا بژی حساب کە مردویت کانی بەو پێیکەوە زۆربەی ڤیددیۆیەکانی بۆ لاوانە داخکارێکی مافی لاوانە لە زۆر کۆڕ و کۆنفرانسە قسەی هەیە و بۆ لاوان قساکاتن
کانی لە چی لاوانە ترسێتن لە ئێستاە؟ ئەترسم بەڵام هیواشم هەیە کە ئەوها نەبین، ینی هیوایەکی زۆرم هەیە کە ئەوها لێنێ چکە هەز دەکەم بەرەو باشی ڕۆیشتینە، یعنی ئەگەم مقارم کە لە بینی 2017 و ئێستا گەنج زۆر گۆڕاوە بەس لە تەڵەبەکان مەزانم چکە وەزبەی نوێم دلۆدێ هەموو دوو مانگ جارێک لە چیانە ترسم ئەترسم کە ئیحباط بن نەتوانن بەردەوام بن بێ هیوا بن بێ ئەمەل بن زۆر خەمە خۆم کە دەبینم کۆمنتێک یان نامەیەکم لۆ دێبرێ ئەوە هەمووی درۆیە کوردستان قەت نابیشت لە کوردستان قەت ئەوە نابی دەبی ئیلا واستت هەبی ئیش نییە پارە نییە بابا یعنی زۆر خەفەت دەخۆم کە ئەو نوع عبیرکردنەوە بەجددی دەبی بڕوە چکە هیچ وڵاتێک لە هیچ وڵاتێک بژێ با ئەمە هەر برن خارج باشترە دەرەوە باشترە بابا ئەمنش لە دەرێ بوویمە ئەزانم وەزعەکە چۆنە هەموو وڵاتێک بای هەندێک چاڵنجی خۆی تێدایە ڕێت لەو خۆش ناکە لە هەر کەسێک دانیشێت و بە ئیسراحەت پارە پەیداکەی ببێ ماندی بی یان باور بکە لە ئوردن ئیشیان نەدا عێراقی ئەسڵەن چکە من جنسیەتمان عێراقیە یعنی حسابی بیانیان لۆ ماکردەوە خەڵکی خۆیان خۆشە ئیشی زیاتر لە ئوردونیەکان بوو ئەمن ئەبوایە بەناقانونی بەوەی کە پارەی کەمترم بدەنێ پارێکی کەمترم بدەنێ ئەمش لە بەروی تاستە خەرجم کرد خوان بۆ ئیشێکی بکەم لە ماڵی دانەنیشتم خبرەتی دروستکەم مەجبور ببی بە زەحیە لە ئەوشتانە مەبەستم هەمومان قوربانی ئەدەین زۆر کەس هەیە لە من زیاتر قوربانیدایە زۆر کەس هەیە معاناتی زۆر لە من زیاتر ئەوەی ئەم تەنها نمونەیەکی زۆر بەسیتم لە سەردەمی زی جنێریشنی سێ خۆزگەی کانی بۆ ئەم سەردەمە بۆ لاوان ئەکەمە کۆتا پرسیارم سێچی سێ خۆزگا بەڵێ چی خۆزگەیەکت هەیە بۆ لاوانی ئەم سەردەمە؟ ئەمن دڵنیام نەک بەس خۆزگا یەکەم شت دڵنیام ئەو جەنریشنەی نوێی کە ئێستا هەموو عالەم باسیەکە کە دەڵێن زۆر باش نینە زۆر باشتریش دەرەچن لەمە باوەڕ بکە کاگۆران چونکە ئەو معلوماتە و ئەو مێشکراوەی کە ئەوان هەیەیان لە سەردەمی ئێمە زۆر زەحمەت بوو یعنی تاکو ئەم بگەمە ئەوە ئاستا بووە زۆر زیاترمانی من لەوان بڕاکە ئاسانترە ئێستا هەیە وەختە نەبوو نەک بەس تەکنەلۆجیا هەر بخۆت ئەتوو ئێستا کە بابرین شتێک بکەی سەرتا زۆر ڕەخنە لێ ئەگیرێ بەڵام ئەو کەسەی پاش توکە هەمان ئیشەکە لەوی ئاسانترە لێ ئەمن دەرێم لەوان ڕێگاکە خۆشترە ئاسانترە کۆمەڵە چاڵنجەی نوێی هەر هاتیتە بازار لەگەڵوان بەڵام زۆر سیقم بەوانە کە ئەتوانن زۆر شتی باشتر لەمە بکەن هەستی پێ دەکەم زۆر دیارە من ئەم جارە پۆدکاست هەر یەکێک پرسیار لە یەکێکی ترەکە ئەگەر پرسیارێک هەبێتن بۆی کەوا ینی کەسی لە منی بکەی من لە خزمەتە بم حەزەکەم بە من بڵێ چه ئەپدەیتێک یاخود پرۆژەیەکی نوێ هەیە لۆ لاوان لەلایەنی ڕوانگەوە کامیشە سەپۆرتی لاوانی کردیە بەڵام لە فیلدی ئیشکردن کە عالم لێرە زۆر دەرێن ئیش نییە ئیشوکانی ئێوە ڕۆڵتان چییە یاخود ئەپدەیتتان چییە ئێستا حالێن لەم بوارە؟ ئێستا ئێمە لە تازەترین کارمانە لە تازەترین پرۆژەی دەستگای ڕوانگەیە هەر لە ناو ئەم پێشانگایی کەوا ئێستا ئێمە لەتیایە دانیشتین پێشانگای نێودەوڵەتی هایتێکس 2023 کۆمەڵێکی زۆر لەو گەنجانەی کەوا بیرۆکەی کاریان هەیە تازە ستارت ئەپن لە کارە هاتوین بە خەڵکیان ئەناسێنین بەو کەسانیان ئەناسێنین کەوا دەستی کارن و لەگەڵ ئەوەشە ئێمە پاڵپشتیان نەکەین بۆ ئەوەی کەوا بزنسەکانیان بەرەو پێش بن و بیکەنە بزنسێکی گەنجانە لە ناو کۆمەڵگایە خزمەتی کۆمەڵگای پێ بکەن خزمەتی کۆمەڵگای کوردی پێ بکەن کۆمەڵێک بزنسی زۆر جوان ئێساکە لە دواوەی پێشانگاکە توانن سەیری بکەن تۆ خەڵکی تریش کە دەستی خۆماڵی گەنجانی ئێمەی تایە جیالەوە ئێستا دەرفەتێکی زۆر باش هەیە بۆ گەنجان ئەویش خەڵاتەکانی ڕوانگەیە هەتا 20 مانگی داهاتوو گەنجان ئەتوانن لە 10 بوارە بەرهەمەکانیان پێشەش بکەن بچنە سەر سەکۆی خەڵاتەکانی ڕوانگە کاتێک یەکێک لە براوەکانی خەڵاتەکانی ڕوانگە ئەبینیت لە ساڵانی ڕابردووە دایما سەکۆی خەڵاتەکانی ڕوانگە بووە بە سەکۆیەک بۆ کاری تازەی بۆ ئیشی تازەی بۆ ئەوەی کەوا سەر بکەوێتن بۆ ئەوەی کەوا خەڵک بیناسێتن بۆ ئەوەی کەوا کاری دەست بکەوێتن بۆ ئەوەی کەوا ئەو بەرهەموو ئەو بیرۆکە و ئەو شتێکەوە لە مێشکی ئەو گەنجەیە بیکاتە خزمەتی کۆمەڵگا و بیکاتە بە جۆرێک خزمەتی خەڵکی پێ بکاتن کەوا ببێتە هەنگاوێکی
تازە لە ژیانی ئەو کەسەیە. ئێمە پرۆژەیەکی ترمانەیە کە دەست پێشخەری لاوانی خۆبەخشە لە ماوەی داهاتووە کەوێتە خزمەت، ئەویش لە بواری ژینگەیە کۆمەڵ دە پرۆژە لە بواری ژینگەیە فەندکراون کە بێتە دە جوانترین پرۆژە لە ئاسیا هەموو عێراق لە ئاسیا هەموو پارێزگاکانی عێراق. دەستان خۆش بین لە خزمەتان. زۆر سپاس. دەستی تۆ خۆش بێتن، زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵمانە بووین. من خۆشحاڵتر، زۆر سپاسانەکەم. ئازیزان و خۆشەویستان، بە هیوام ئێمە بڕیار بدەین پابەند بین و سەر بکەوین. دەستان خۆش.